بسم الله الرحمن الرحيم. بینەرانی بەڕێز سڵاوی خوای گەورەتان لێبێ. ئەم بەرنامەی ئاسۆکانی فکر ئەڵقەیەکی نوێتان پێشکەش دەکرێت کە لەم بەرنمەیە سنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری خاوەنداریەتی و سپۆنسەری دەکات. لە هەر بەرنمەیەکە تەوەرێکی تایبەت بە فکر و شارستانێتی ئیسلامی تاوتوێ دەکرێت. ئەم و هەر بەرنمەیەکیش سێ پسپۆر لە بوارە جیاوازەکان و تایبەتمەندی کە سەر بە سنتەری زەهاوی بن دادەنیشن و تاوتوێی بابەتە گرنگەکانەکەن. لەم بەرنمەیەدا ئێمە دانیشتوین کە تاوتوێی بابەتێکی گرنگ بکەین کە ئەویش بابەتی شارستانێتی ئیسلامیە. ئایا شارستانێتی ئیسلامی لە ڕووی هزرەوە لە ڕووی فکرەوە چۆن مامەڵی لەگەڵا بکرێ؟ شارستانێتی ئیسلامی وەک شارستانێتێک کە نیوەی گۆی زەوی گرتبەوە لە سەردەمانێکدا و نزیکەی 1000 ساڵێک زیاتری خایاندووە و ئێستش لە هزار ڕنگدانەوەی خۆی هەیە و کاریگەری خۆشی هەبووە لەسەر شارستانێتەکانی ئەمڕۆی جیهان چۆن بووە، چۆن مامەڵی لەگەڵا کراوە و چۆن بەرەو پێشەوە ڕۆیشتووە. شارستانێتی ئیسلامی لە چی گۆشەنیگایەکەوە سەیری بکرێ؟ ئایا شارستانێتی ئیسلامی چی پێشکەشی مرۆڤایەتی کردووە؟ ئایا شارستانێتی ئیسلامی شارستانێتێکە کە ئەتوانین بڵین لەمڕۆ حاڵی حاضری ئەمڕۆدا مانای ئەوەیە کە زیندوو بکرێتەوە و ئەتوانێت بوونی هەبێ؟ ئایا مسلمانان چۆن بتوانن شانازی بە شارستانێتی ئیسلامیەوە بکەن؟ ئایا هەموو مرۆڤایەتی شانازی بە شارستانێتی ئیسلامیەوە دەکات؟ ئەمە و چەند بابەتێکی تری گرنگ لە تەوەرەکانی ئەمڕۆدا هەوڵە دەین باسی بکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر حوسێین لە زانکۆی سلێمانی و مامۆستا لە کۆلێجی شەریعەت، هەروەها بەڕێز دکتۆر حوسێین کە لە زانکۆی هەڵەبجە لە کۆلێجی زانستە مرۆڤایەتیەکان بە هەمان شێوە، بۆ هەروەها منیش کە دکتۆر زریان حاجی لە زانکۆی سلێمانی کۆلێجی زانستە مرۆڤایەتیەکان. کاک دکتۆر ئەگەر لە جەنابتەوە دەست پێ بکەین، شارستانێتی ئیسلامی چییە؟ ئایا شارستانیت بەواتایەکی گشتی چی ئەگەێنێ و شارستانێتی ئیسلامیش وەکو مانا وەکو مەفهوم چی ئەگەێنێ و ئەو بنەما و جۆرانە چین کە شارستانێتی ئیسلامی تایدا باس کراوە؟ سەرەتا بەناوی خۆی گەورە سڵاو و ڕێز بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام، دەستخۆشیش بۆ سنتەری زەهاوی کە هەڵدەسێ بە سازدانی ئەم جۆرە بەرنامانە. سەرەتا پێویستە ئێمە ئەوە بزانین کە شارستانیەت ئینتاج و بەرووبوومی ئینسانەکانە. لە هەر سەردەم و کاتێکە مرۆڤەکان کۆمەڵێک شت بەرهەم ئەهێن و پێشکەش بە مرۆڤایەتیەکەن. پێناسی شارستانیەت لەو کتێبانەی کەوا باس لە شارستانیەت ئەکا پێناسەی جۆراجۆری بۆ کراوە. لەو پێناسانەی کەوا من بەلامەوە پەسەندە و لێرەیشە ئاماژەی پێەکەم، پێناسەکەی ئیبن خەلدوونە کە لە مقەدیمەکە پێناسەیە کاتوەڵێ شارستانیەت جۆرێکە لە ژیانی جێگیری، یعنی ژیانی کەوا کۆمەڵی خەڵک لە شارێکە مستەقر ببن، جێگیر ببن بۆ ماوەیەکی زۆر بمێننەوانێ کە بۆ مانەوە و بەردەوامی ژیانیان چەند هونەر و علم و زانست و سەناعەیان پێویستە و هەروەها بەڕێوەبردننی ژیانی خۆیان بۆ ئەوەی کەوا ڕەفاهیەت و خۆشگوزەرانی بۆ خۆیان فراهەم بهێنن. شارستانێتی ئیسلامیش کە موسڵمانان لە سەردەمی زێڕینی خۆیانە پێشکەشیان بە مرۆڤایەتی کردووە، پێناسەی شارستانێتی ئیسلامیش بەم شێوەیە کرێ، ئەوەیە کەوا هي ما قدمه الإسلام للمجتمع البشري من قيم ومبادئ وقواعد ترفع من شأنه وتمكنه من التقدم في الجانب المادي وتيسر الحياة للإنسان. ئەوەیە کەوا ئیسلام پێشکەشی بە مرۆڤایەتی کردووە، پێشکەشی بە کۆمەڵگەی مرۆڤایەتی کردووە لە بەها ڕەوشتیەکان، لە مەبادیء و بیر و باوەڕەکان بە شێوەیە کەوا پلە و پایەی ئینسانی بەرز کردووەتەوانێ. یعنی ئینسان وەکو مەخلوقێکی خوای ڕێز لێگیرا و لەسەر ئەرزا ئەناسێنێت لەو مەبادیء و بیر و باوەڕانەی کەوا ئاینی پیرۆزی ئیسلام پێشکەش بە مرۆڤایەتی کردووە و کۆمەڵێک ئەساس و بنچینەیشی پێشکەش بە مرۆڤایەتی کردووە بۆ ئەوەی کە مرۆڤایەتی مرۆڤ بەرز بکاتەوانێ بە شێوازێکەوە لەو ئاستا بێت کە خوای گەورە
بإنسانية وهروك خواي قورا فرمي ولقد كرمنا بني آدم وحملناهم في البر والبحر ورزقناهم من الطيبات وفضلناهم على كثير ممن خلقنا تفضيلا كأفرمي إيما الرزمة لبني آدم قرتوا فضلش مانيا وبسر زوربي دروس كراوة كان معنا والرزق والروزيش مان لباشترين شتكان بإنسان كان بخشيوه لبرو شارستاني إسلام أو قواعد بنمايك بيشكش بمروفايتي أكا وإليكا كأستي برسكاتو بو أو أستي كخواي قورا یاوێتی بە ئینسانەکان مەمرۆ ئەگەر قسە فەرمی هەر لە پێناسی شارستانیت دەرنەچین بەڕاستی زانایانی مسلمان زۆر پێناسی گرنگیان کردەوە بە شارستانیت یعنی ئیبن خەلدون هەر لە جێیشی کە باسی شارستانی دەکات ئەڵێ شارستانیت بریتیە لە هونەری هونەرەکان واتە شارستانیت بریتیە لەو هونەرەی کە هەموو کەسێک دەتوانێت ئەنجامی بدات لە شوێنێکی ئەڵێ شارستانیت بریتیە لە هونەری زیادکردنی پیشەسازی واتە کە تۆ لە شتێک بەرهەمێکت هەیە پیشەسازیێکی تیا ئەنجام دەی ئەما بێتە هۆی زیادکردنی ئەو بەرهەمە هیچکەی بن زەریقا لە یەکێکە لە زانایانی شارستانیەتی ئیسلامی لە پێناسەکەی ئاڵە شارستانیت بریتیە لە هونەری بەڕێوەبردننی وڵات واتان بەسێتەوە بە بواری سیاسیەوە ئەڵێ چۆن کەسێک بتوانێت کاروبارێکی وڵاتێک بەڕێوە بەرێ بە شێوازێکی دروست ئەم شارستانیەتە پەروەردابێ بەڵامەڵێ کاتێک شارستانی لە ناوچێ کە پاشاکان دەست بنە تیرەگەری و دەست بنە بنەماڵەیی ئەمە وای لێدێ کەم شارستانیەتە لە ڕاستیدا بەرەو ناوچوون و بەرەو ئاوەزوو بچێت جا هیچ شوێنێکیش لە ڕاستیە وەکو شارستانیەت لە پێناسەی شارستانێتە وەکو شارستانیەتی ئیسلامی پێناسی شارستانیەت نەکراوە یعنی هەر ئیبن خەلدون خۆی ئەڵێ الحەضارەة هي شارستانیت بریتیە لە الإقامة في الحضر واتە نیشتەجێبوون لە حەزەردا واتە شارستان هەر بە زمانی کوردیش بۆ خۆی لە شارشینیەوە هاتووە لە شارستانیەتەوە کاتێک لە شارێکان نیشتەجێبێ ئەنجا ئەڵێ توانین بڵین کە ئەم شارستانیەتە زیاتر جێگیر بووە ببورە جەناب لەسەر جۆرەکانی شارستانی ئیسلامی هیچت مابوو کە جا من هەر ویستم بەڵێ بێگومان ئەو پێناسانەیەکەوە جەناب کردەوە زانایانە منیش سەرەتا ئاماژەم بکەی کە زۆر پێناسەی کراوە من بە کورتی بەسەریانە ڕۆیشتم لە ڕوانگەی ئەم پێناسەیەوەکەوە بۆ شارستانیەتی ئیسلامی کراوە ئەوەی کە پێشکەش بە مرۆڤایەتیەکە ئەبینین کە تەوەری سەرەکی تایە مرۆڤە یعنی وەکو چۆن بڵین مرۆڤ خشتی ئەساسیە لە بینای شارستانیەتە بە شێوازێکەوە ئیسلام گرنگی ئەیات بە مرۆڤ هەتاوەکو تاکێک ینی بە تاکی کۆمەڵایەتی بە تاکی کۆمەلگا ئیسلام گرنگی پێیات هەتاوەکو تاکێکی دروست کات و پێ بگەێنێ لە ڕووی فکرەوە فکرێکی سەلیم و ڕاست و ڕێکی هەبێ لە ڕووی سلوکەوە خاوەنی ئەخلاق و ڕەوشتێکی بەرز بێت و سیستمێکیشی بۆ ئەهێنێتە کایوانەوە ئەوی کە جەناب فەرموود ئیبن زەرەر کە پێناسەیەەکە هونەری بەڕێوەبردن سیستمێکیشی بۆ ئەهێنێتە کایەوانێ لە ڕووی داراییەوە اقتصادێکی بەهێز ئەو سیستمە فراهەمی بێنێ بۆ ئەم تاکە ئەروەها لە ڕووی سیاست و بەڕێوەبردننی وڵاتەوە شێوازێکی سیاسەتی تەندروستی ڕاستگۆ بۆ بەڕێوەبردننی وڵات ئەهێنێتە کایەوە ئەو کاتە ئەم تاکە لە ناو ئەم سیستما تاکێکی تەندروست دەرەچێ هەر کاتێکش کۆمەلگا ژمارەیەک تاکی تەندروستی بۆ دروست بوو کۆمەلگایەکی تەندروست دەرەچێ ئەو کاتە ئەو کۆمەلگایە ئەتوانێت باشترین شت پێشکەش بە مرۆڤایەتی بکە بکاتە مایەی خۆشگوزەرانی و خزمەتگوزاری بۆ مرۆڤەکان نەک تەنها بۆ موسڵمانیش بۆ هەموو مرۆڤەکان بە یەکسانی دەست خۆش بە کاکتۆر دکتۆر حسەین ئەگەر بێنە لای جەنابەت بۆی کەوا ئەم پەروەردە دروستە دروست ببێ لە شارستانیەتی ئیسلامیدا چی سیستەمی گیراوەتە بەر بۆ خوێندن چکە خوێندن و سیستەمی خوێندن بنەماغەیەکی گرنگە بۆ پەروەردەکردنی تاک و بۆ پەروەردەکردنی تاک لەناو شارستانیەتی ئیسلامیدا ئایا سیستەمی خوێندن لە شارستانیەتی ئیسلامیدا بە چه ئاراستەیەک ئاڕۆشتووە و ئەو تایبەتمەندیانی شارستانیەتی ئیسلامی گرنگی پێدا لە بواری خوێندندا لەکوێوە سەرچاوی گرتووە بەناوی خوای بەخشندەی میهرەبان دەستخۆشتان لێ ئەەکەم لە ڕاستیە شارستانیەتی ئیسلامی شارستانیەتێکی زۆر عریق و پایەبەرز بووەوە توانیوێتی زیاتر لە 1000 ساڵ جیهان بەڕێوە بەرێ بە یعنی نیوەی جیهان زیاتر لە نیوەی جیهان یاخود بڵین سەییدی گەورەی جیهان بێ لە ئەو 1000 ساڵەیە و توانیوێتی زۆر خزمەتگوزاری پێشکەش بە مرۆڤایەتی بکە گرنگترین شت کە لە شارستانیەتی ئیسلامی و مقەوم و خلایەنی بەهێزی شارستانیەتی ئیسلامی بووە سیستەمی خوێندن بووە خوێندن لە شارستانیەتی ئیسلامیە عمق و قوڵیەکی زۆری هەیە چونکە پشت ئەستورە بە دەق و بە یعنی بەهاندان و بە
تشجيعی ئیلاهی و بە نەس و بەدەقەکان کە پاشتر ئەتوانین باسی بکەین. یعنی بەڕاستی ئەتوانین بڵین لە شارستانێتی ئیسلامیە هەزارها قوتابخانە دروست کراوە لە دێهات و لە شار و لە شارۆچکەکانە و ئەم قوتابخانە هەریەکەیان ڕۆڵی تایبەتی خۆی بینیوە و لە هەموو بوارەکان زانستیەکانە ئیشیان کردووە. بە تایبەت گرنگی سەرەکیان بە زانستە شەرعیەکان بووە. طبعاً زانستە شەرعیەکان هەموو بوارەکانی تریشی لە خۆ گرتووە وەکو فەلسەفە و کەلام و منطق و بەلاغە و فەلەک و چونکە هەمویان ڕاستەوخۆ وەکو تەکاملێکی معریفی پەیوەندیان هەبوو بە دینەوە. یعنی علمی فەلەک علمێک بۆ زۆر گرنگی پێدراوە چونکە ڕاستەوخۆ پەیوەندی هەبوو بە نوێژەکانمانەوە، ڕاستەوخۆ پەیوەندی هەبووە بە دیاریکردنی مانگەکانەوە، پەیوەندی هەبووە بە هەموو ئەو قورآنی پیرۆزە فەرمووی وەیەسألونەکە عەنی الأهلة قل هي مواقیت للناس. بەتەکید ئەنجا گرنگی زۆر دراوە بە طب، سەدان دکتۆر و طبیب پێگەیشتون لەم قوتابخانانەیە. طبعاً ئەگەر کورتی بکەینەوە سیستەمی خوێندن بەم شێوەیە بووە. سەرەتا لە پەنا مزگەوتەکانە و لە ناو مزگەوتەکانە بە تایبەت لە شارە گەورەکانە شوێنێکی تایبەت کراوە بە خوێندنی ئیبتیدایی کە پێیان وتۆ کەتاتیب. ئەم شوێنان طبعاً یعنی تقریباً وەکو خوێندنگەی سەرەتایی خۆمان بووە. ئەمانە ئەم کۆمەڵە مناڵی ئەو ناوچەیە ئەو منطقەیە یان دەرەوەی ئەو منطقەیەش کۆکراونەتەوە لەوێ و دەرسی قورئان و فێربوونی نووسینی خوێندنەوەیان پێوتراوە. ئەمە شتێک بۆ هەموو خەڵک بووە. وام خوێندنە هیچ حەق و پارە و هینێکی تیان نەبووە، تەنانەت هەدیە و بەخشین و ئەمانەشی دراوە بە خوێندکارەکان. تەنانەت ئەوقاف هەندێک پارەیەکی زۆر وەقف کراوە لەسەر ئەم خوێندنگانە چونکە ڕاستەوخۆ خەڵکی تیا فێرە قورئان کراوە. یعنی خوێندنێکی بیدایی بووە بۆ هەموو کەسێک، بۆ حتا بۆ ئەو مناڵانەی کە دواییش ناتوانن درێژە بدەن بە خوێندن، بەس فێری قورئان و نووسین و خوێندنەوە کراون. تەنانەت یعنی ئەوەندە ئەوقاف زۆر بووە، وەقف زۆر بووە لەسەر ئەو خوێندنگانە. ئەڵێ بڵین ئەو تەلەبەی زوو هاتبێ پارەیەک هەبووە وەقف بۆ ئەو کەسانێک کە زوو هێن، ئەو تەلەبانەی زوو هێن بۆ مەکتەب هەدیەیەکی دراوەتێ. پێنجشەممان ئیمتحانێک هەبووە لەو کەتاتیبانە، ئەوەی یەکەم بۆ دەرسو بێ پارەیەکی دراوەتێ. سەدان یعنی ئیبداعات لەو بوارەیە. ئەو دوا ئەوە مەداریس هەبووە هەر لە پەنا مزگەوتەکانە بۆ زۆر کات لە دەرەوەی مزگەوتەکانە لە سەدەکانی ناوەڕاستی عەسووری ئیسلامیە مەدرسەی زۆر گەورە دروست کراوە وەکو بڵین مەدرسەی مستەنسریە و مەدرسەی نظامی کە لە زۆربەی شار و شارچەکانی دەوڵەتی ئیسلامیە دروست کراون. ئەمانە سەدان ئیبداع و داهێنان و ئەمانەیان کردووە. لەسەر مەسەلەی داهێنان ڕاستیان پێم خۆشە یەک تەوەریش باس بکەم. ئەویش ئەوەیە کە زۆر جار باز لەوا کرێوترێ شارستانیەت هەرو لە پێناس عەرەبیەکەەوە پێشتر من ئاماژەم بۆی کرد. یعنی شارستانیە دەوترێت لە شارەوە دروست بێ، واتە بێ بناغیەکە بێ لە شارنشینەوە دروست بێ. زۆر جارم ڕخنەیە گیرێت ئەوترێت لە سەرەتای ئیسلامدا شارستانێتمان نییە. هذا شتێکمان نییە بە ناویشت بۆ نیمانە لە بەرەوەی کەڕەن شار نەبووە گوایە لە ناو شارستانی ئیسلامیە. ئەسڵان من پێشەوانەی ئەم بابەتەوە قسەکەم پێم وایە کە هەر لەگەڵ دروستبوونی ئیسلامدا پێشەوەی کە کاریگەری ئەو بابڵێن شارستانەتی تریش لەسەر ئیسلام هەبێ، ئیسلام هەوڵیدا شارستانی دروستکە. بۆچی؟ چونکە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ یەکەم شتێکە بنیاتی نا شاری بنیادنا. ئەگەر ملاحەزە بفەرمونون پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک چووە ناو شاری یەثریبەوانەیە نەیودەمە یەثریبە، فەرمووی مەدینەیە. وفرمي مدينة بوتي فرمي مدينة شو كم مدينة بواتاي شارك ديك تو شارستانتي سبينيت يادروسكي الإقامة في الحضر دي واتني يشتجيبون شار ما تني جاكن يشتجيبوا شيء يادروسك ده بيعمل صلى الله عليه وسلم يكم شد كدروس يا كاسير كي مزجود دروسك مزجود بواتاي شيء ده سيستمي خوندن سيستمي پرورده بيعمل درودي خواري بخو يكم ما مصابوك أو خلقي پرورده كردو باشن سيركين لباش أو سردمي راشدين لسردمي راشدين اشتهر سرتا إسلام سيركين جرينجي دري بدروس كرنوي شار ديسانو عمر كوري خطاب کاسێرگەن شاری کوفە و شاری بەسڕە و ئەمانە دروست ئەکا واتە پێشخستنی شارەکانە لە سەردەمیەوە. دیسان سەردەمی ئومەویەکان کە زیاتر تێکەڵبوونە بە شارستانیەکانی دیکە سێرەکەین زیاتر بژانەوە بەخۆیەوە بینێ. لە پاش تێکەڵبوونی شارستانێتی یۆنانی و هەروەها شارستانێتی فارسی بە شارستانێتی ئیسلامی سێرەکەین شارستانێتی ئیسلامی نەک ناپوچێتەوە ئەو شارستانەتانە جێگە بگرنەوە بەڵکو داهێنانێکی گەورە لە شارستانێتی ئیسلامیا دروست دەبێ. ئەم داهێنانی کە لە شارستانێتی ئیسلامی داهێنێ لە نێو شارستانەتانی تر ئەمە کاریگەری و شارستانەتانە نیە لەسەر ئیسلام باکسەوە کاریگەری ئیسلام لەسەر و شارستانەتانی تر من وەک پسپۆرێکی ئەو بوارەتوانم قسە بکەم و ئەڵێم کە کاریگەری
شارستانێتی ئیسلام مەسەر ئەو دوو شارستانێکەوە بەعکسەوە هەنگە خەڵکی کەواتی ئەبگا بڵێ وە زۆر کتێبەکانی شتا ئێستا وایە نوتووە کە کاریگەری شارستانی نەخێش کاریگەری ئیسلام و لەسەر شار چونکە ئەگەر هاتوو ئیسلام ڕێگر بووایە بۆ منەوەکو سەدەکانی ناوەڕاستی مەسیحیەت بووایە لە ئەوروپا هیچ کاتێک هیچ خوێندنگەیەک دروست نابوو ڕاستە پێشهاتنی ئیسلام ئێمە چەند خوێندنگەیەکمان هەیە خوێندنگەی یۆنانیمانە وەکو خوێندنگەی جوندی شابوور خوێندنگەی ڕەها و خوێندنگەی مەسەلەن حەڕان و خوێندنگەی ئەسکەندەریە و ئەوانە کە هەموو لە مەنتیقەیە پێنج خوێندنگەمان هەیە کە ئیشی تایبەتیان کردو بەڵام ئایا ئەم خوێندنگانە ئەتوانین بڵێین کە کاریگەری ڕسمیانە بۆ لە شارستانیەتی ئیسلامی بێگومان نەخێر ئەم شارستانیەتی ئیسلامی بۆ خۆی کاریگەری هەبوو کە توانی ئەو زانستانەی ئەوانی ژوەر بگرێ و بۆ خۆشی شارستانیەتێکی نوێ بنیاد بنێ کە بناغەیەکی سەرەکی بێ لەسەر هەموو ئەوانە کە ئێستاش لایەزال بۆ هەموو ئەوروپاش و هەموو جیهانی شارازی بە شارستانی ئیسلامی کە سەدەکانی ناوەڕاست بەسەدا ڕووناکەکان وەسفکەن نەک بە سەدەتاریەکان جا سیستەمی خوێندنی ڕاستی وەکو جەنابەت فەرمووت هەر لەو ڕوانگەیەوە سەرچاوی گرتووە کە ئەو پەڕی پێشکەوتنە کە شارستانی ئیسلامی تێیدا هاتووەتە پێشەوە جناب شتێکت هەیە لەسەر ئیزافی زیاتر لە ڕاستیە ئەو خوێندنگانە مقاوماتی زۆر جوانی بۆ دانراوە بۆ مانەوە یعنی مهمە بەڕاستی يعني ئێستاش جامعات و کولیات تازە بە تازە بیر لە يعني دەخلی مادی و دەخلی بەرهەم ئەکەنەوە بۆی خۆیان درێژ وا بکەن خۆیان بەردەوام بن جامعەکانیان بەردەوام بێ ئێستا ئەم جامعانەی ئێستا اعتیماد دەکەنە سەر خوێندکارەکان پارەیان لێ وەرگرن بۆ خوێندن وەکو بڵێ پارە لە بەرامبەر خوێندنە وەرەگرن بەڵام لە شارستانیەتی ئیسلامیە بە پێچاوانەوە هەر قوتابخانەیەک دروست کراوە هەم خێرخوازان هەم دەوڵە ئەو کەسەی کە دروستی کردووە سەرەتا یەکەم شت لە دوا دروستکردنی بیری لەوە کردوێتەوە کە هەندێ ئەملاک و هەندێ خانوو هەندێ باخ و هەندێ زەوی تەرخان بکە بە وەقف بۆ ئەم خوێندنگانە بۆ ئەوی مقاوماتی مانەوەیان هەبێ بۆیە یعنی خوێندنگەیەکی وەکو بەڵێ خوێندنگەیەکی وەکو مستەنسریە 400 ساڵ بەردەوام بووە ئەزهەر 1000 ساڵ بەردەوام بووە یعنی بۆ نمونە يعني سەدان قوتابخانەی ئاوا گەورە کە وەقفی زۆری بۆ کراوە کە دوای ڕەنگە باسی هەندێکیان بکەین خاڵێکی تریش عەفوەن دەسەڵاتداران زۆر ڕێزیان لە عیلم و ئەهلی عیلم گرتووە ئەوەش مقاومێکی گەورە بووە تەنانەت پێشیان نەکەوتون یعنی تەنانەت گوێیان لێگرتوون حتى ئەگەر زانایان تووڕە بوو بن لیان قبول کردوون وەکو خەڵکی تر مامەڵایان لەگەڵانە کردوون ئەمەش زۆر کاریگەری هەڵە دەست خۆش بەخوا کاکتۆر بنەما و جۆرەکانی شارستانی ئیسلامی لە چوو ڕوانگەیەکەوە یعنی ئەمە بواری خوێندنە ئەمە بواری دروستبوونێتی ئایا شارستانی ئیسلامی هەر گرنگی بە بواری خوێندن داوە ئایا جۆرەکانی شارستانیەتی ئیسلامی چەکە پێگیری بە مرۆڤەوە هەیە سەرەتا پێشوێ باس لە جۆرەکانی شارستانی ئیسلامی بکەین حەزەکەم باس لە بنەماکانی شارستانی ئیسلامی ئەو ئوسوس و بنەمایانی کەوا شارستانیەتی ئیسلامی لەسەر بنیادنراوە ئێمە لە پێشا کە تاریفەکەیمان کرد باسی ئەومان کرد ئەوەی کە ئیسلام پێشکەشی بە مرۆڤایەتی کردووە لە قیەم و مەبادێ کۆمەڵە سێ بنەمای ئەساسی و سەرەکی کە شارستانیەتی ئیسلامی لەسەر بنیادنراوە یەکەمیان عەقیدە دووەمیان ئەخلاق سێهەمیان هاندان بۆ بەدەستهێنانی عیلم لە کاتێکا کەوا ئیسلام هات عقل و فکر و بیر و هۆشی خەڵکی شڵەژاو بوو ئەوە تا لە ناو نیوەدورگەی عەرەبیە بتپەرستی باو بوو لە ناو مەسیحیەتە سێخوا باو بوو تەثلیث لە هەندێک شوێنی تر بە جۆرەکانی تر خۆیان ئەناسی خۆی گەورە کە هات سەرەتا ئینسانی لەگەڵ عەقڵی ئینسانە قسەی کرد و عەقیدەی تەوحید و یەکتاپەرستی لە دڵ و لە مێشکی خەڵکا چەسپان قل هو الله ئەحد الله الصمد لەگەڵ عەقڵی ئینسانە خطابە کاتەوە فەرمووی لەو کانە فیهما ئالیهەة إلا الله لەفەسەدەتا ئەگەر لە ئەرز و ئاسمانە جگە لە ئەڵڵا خوای تر هەبێ تێک ئەچێت ئەفەمەن یەخلوق کەمەن لا یەخلوق ئەوەی کە دروست ئەکا وەکو ئەوە وایە کە توانای دروستکردنی نییە ئەمە سەرنجی عەقڵی ئینسان لەگەڵ عەقڵی ئینسانە قسا کات و خیتابی لەگەڵاکە سەرنجی ڕائەکێشە بۆ ئەوەی کەوا بیر بکاتەوانێ لەوەی کە ئەم سیستمەی لەم کەونا هەیە ئەم ڕێکوپێکی کەوا لەم کەونا هەیە وابەستەی بکاتەوانە بە یەک خواوە کە ئەڵڵایە و خاڵقی دروستکردێتی هەر کاتێ ئەم عەقیدە و بیر و بڕوایە چەسپا لە دڵ و لە مێشکی خەڵکە هانی ئەیا بۆ ئەنجامدانی ڕەوشتی جوان ئەخلاق لە ئیسلامە ئەخلاقیش بە واتایەکی فراوانی ئیسلامی کە هەموو سلوک و هەڵسوکەوتی ئینسان بگرێتوانە نەک بەواتە تەسکیە کوردەوارەکە ئەخلاق خۆرەخ بکرێت و تەسک بگرێتوان تەنها لە داوێن پیسی و لە داوێن پاکیە بەڵکو ئەخلاق هەموو سلوک و هەڵسوکەوتەکانی ئینسان لە ئەخلاقە لەگەڵ ئەوەی کە دوای ئەوەی کە عەقیدەی چەسپا هانی ئەیا بۆ کردەوەی چاکە ڕازگۆیی ئەمانەت دەستپاکی
یارمەتیدانی یەکتری وەستانەوە لە بەرامبەری زوڵمە ئەمانە هەمووی ئەخلاق و ڕەوشتن کە ئیسلام ئەنجا هەموو ئەمانەیش ئەبێ وابەستەبێ بەو عەقیدەوە یعنی ئینسانێک وا پەروەرداکە هەر کردەوەیەکی چاکە ئەکا بە تەمای ئەجر بێ لە لای خوای گەورە ئەمە دافعێکی زۆر گەورە بۆ ئەوەی کەوا هانی ئەم ئینسانە بە ئەگەر ئیبداعێک بکە ئەگەر داهێنانێک بکە خزمەتی مرۆڤایەتی پێ بکە بە تەمای ئەجر بێت لە لای خوای گەورە پاداشتی وەگە ئەمە زیاتر دافع و هاندەرە بۆ ئەوەی کەوا شتی باشتر پێشکەشکە هەروەکو زانایانمان لە سەردەمەکانی خۆیانە ئەو هەموو شتێک کە پێشکەشیان کردووە بە مرۆڤایەتی هەمووی پاداشتەکەی بە هەموو دافع و پاڵنەرەکەی بە تەمای پاداشت بوون لە لای خوای گەورە. دوای ئەمە بنچینەی سێهەم کەوا هاندانە بۆ فێربوون و زانست و زانیاری. قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون اواني كوا علمان هي وكو كسانوا كعلمانيه الذين اوتوا العلم درجات خواي غرا اواني كوا خاوني علم درجه بلو باي يرفع الله الذين امنوا منكم والذين اوتوا العلم درجات امانه يعني كواتا عقيدەیەکی پاک لە ئینسانە دروستەکە ئەخلاقی و ڕەوشتێکی بەرزی پێ ئەناسێنێت و پەیڕەویەکە هانیش ئەیە بۆ زانست و زانیاری. بەم سێ بنەمای بۆ جەناب من زۆر جارم حەدیثە زۆر ئەڵەم کاریگەری هەیە بۆ لەسەر شارەسایانی ئیسلامی کە فەرمێن من سەلەکە طریقا یلتەمس به علما سلك الله طريقه إلى الجنة يعني کە تۆ بڕۆ علم بەکاربێنە کۆیە کە عیبادەتکەی وەکوایە ڕۆژوکەی بۆ سەگەی زانایانی مسلمان هاتۆ خەریکی علم بووە خەریکی بواری ئەوە بووە کە خوا ڕێگەیەکەوە بەهەشت ئیتر بۆچی ئەو ڕێگەی نەگرێتە بەرکە بەرەو پێشەوە بێگومان زانایان سەیرەکەی ئەم سێ بنەمایە دیانە دروست بووە بۆیە علم و زانستێکی زۆریان وەریش گرت ئەنجاوەکو بە شێوازێکی جوان و بە شێوازێکی پاڵفتەکرا و پوختەکرا و پێشکەشیان کردوانە بە مرۆڤایەتی. لەسەر پرسیاری دووەم کەواتە جۆرەکانی شارستانێتی ئیسلامی جۆرەکانی شارستانێتی ئیسلامی توان بیکەین بە سێ جۆر. شارستانێت یەکەوە شارستانی ئەسیل و ڕەسەن تایبەتە بە ئیسلام خۆی ئەویش ئەو سیستم و بنەمایانەیەکەوە پێشکەش بە مرۆڤایەتی کردووە لەبارەی لە قەضا و لە دادوەری و لە یاسا و ئیشارە دەکەن کە پێویست بە ناوڕێگەکات دوای ناوڕەکە دێنەوە خزمەتە. بۆ بنیادنانی فکرێکی ڕەسەن و میانڕۆ بۆ ئاشنابوون بە میتۆدێکی زانستی پەیوەست بە هەڵسوکەوت لەگەڵ کەلەپوری ئیسلامی بۆ شارەزابوون لە دیاردەی ژیاری و کللتوریە هاوچەرخەکان و گەڵاڵەکردنی تێڕوانینێکی دروست سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری لە میانی کتێب و بڵاوکراوەکانیەوە هەوڵەدات بۆ دووبارەهێنانە گۆی دەقە پیرۆزەکان و چۆنێتی دابەزاندنیان لە بوارە جیاجەکانی ژیانی گشتیدا سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری هەوڵی ڕەخساندنی کەشوهەوای گونجاوەدات بۆ بەکاربوونی عەقڵ و بیر و ڕانانی هزری لەم پێناوەشدا هەردوو سەرچاوی قورئانی پیرۆز و فەرموودەی بەرز بە بەکارهێنانی هۆکارە زانستیە ئیسلامی و کۆمەڵایەتی و سروشتەکان ئەکاتە بنەما سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری. لە ئێستادا دەیان ناونیشانی جیاجا لە بڵاوکراوەکانی سەنتەری زەهاوی لە کتێبخانەکاندا بە هەردوو زمانی کوردی و عەرەبی دەسەکەوێت. بەڵێ کاکتۆ پێش ناوبڕەکە بەڕێزت باست لە جۆرەکانی شارستانیەتی ئیسلامی. جۆرەکانی شارستانی ئیسلامی وتمان لە سێ جۆرە ئەتوانین کۆیان بکەینەوە. یەکەم ئەسیل ڕەسەنەوەی کە تایبەتە بە ئیسلام خۆیەوانە لەو قیەم و مەبادی و بیر و باوەڕانی کەوا پێشکەش بە مرۆڤایەتی کردووە لە اقتصاد لە سیاست لە هەموو ئەمانەی کەوا ژیانی ئینسانی پێڕێخات و بیبا بەڕێوە. جۆرێکی دووەم جۆرێکی تر شارستانێتی دەوڵەتانە ئەو دەوڵەتە ئیسلامیانەی کە شتێکی تایبەت بە خۆیان پێشکەش بە مرۆڤایەتی کردووە تایبەتە وەکو کولتورێک وەکو تایبەتمەندیەک تایبەتە بەو دەوڵەتە بەو نەتەوەیە بەو گەلە ئەمەش ئیسلام نەهاتووە مەحوی بکاتوانی بیسرێتەوەیان بەڵکو لە کاتی باسکردنیە باس لە دەوڵەت و لە نەتەوەکاگرێت. جۆری سێهەمیان کە جەنابیشت ئاماژە پێە شارستانەتی وەرگیراوە المقتەبەسە کە پێش یەوترێ زیندووکردنەوە البەعثی والئیحیا زیندووکردنەوە و بژانەوە لە کاتێکا کەوا ئیسلامی پیرۆز بڵاو بووان و مسلمانان جیهانی ئەو کاتا فتوحاتیان دەست پێ کرد. دوو شارستانێتی زۆر کۆن هەبوون لە پێش ئیسلامە شارستانێتی فارسی و شارستانێتی یۆنانی یان شارستانێتی ئەغریقی ئەمانە ئیسلام هات و مسلمانان بەتایبەتی لە سەردەمی مەئمونە کە بە مەرجی ئەگرت مەئمون هەندێک کتێبە مێژوویەکان ئاماژەی پێکا لە کاتێکا کەوا سوڵحیە کرد لەگەڵ ئەو ناوچانەی کە ئیسلام ئەچووە ناوەوە بە مەرجی ئەگرت لەسەریان هەموو ئەو کتێبانەی کە لە ژێرزەمینی کەنیسەکان و
لە شوێنە تاریکەکانە هەڵگیراوە مۆرانە و خۆرە لێیاوە هەموو ئەمانە بێت تەستیم بە مسلمانان بکرێ ئەی هێنایەوە هەمووی ئەهاتەوە بۆ بێت الحکمە لە بەغا کە بێت الحکمە لە سەردەمی هارۆنە ڕەشیدا دروست کرا و دوایش لە سەردەمی مەئمونە گەشەی پێدرا هەموو ئەم کتێبانە جارێکی تر سیاغەیەکی تری بۆ ئەکرایەوە هەموو نوقسانیەکانی تەواو ئەکرا خوێندنەوەی بۆ ئەکرا هەوامیشی لەسەر ئەنووسرا بە دەرس ئەوترایەوە دوایی جارێکی تر مسلمانەکان تەلیفات و کتێبی تریان ئەنووسی لەو بوارانەی کەوا ئەوان لەوانیان وەرگرتووە کەواتە ئەم شارستانێت وەکو جەناب بفەرموو هەم وەری گرتووە و هەم کاریگەریشی بەسەریەوە خۆش بێ هەر لەسەر ئەو مەسائلی وەرگرتنی شارستانەتانە ڕاستیە هەندێک بۆچوون هەیە کە لە سەردەمی خەلیفە بوو جعفەری مەنسووریشەوە ئەسڵەن کە ئەم بابەتانە وەرگیراوە حتا بابەتێک باس لەوە کە عەڵێ خەلیفە بوو جعفەری مەنسوور ئیبن قفتی باسێکە لە کتێبی تاریخ العلماء والحکما باس ئاماژە بۆ دقێکی سەیرەکە عەڵێ خەلیفە بوو جعفەری مەنسوور هەواڵی بۆ هاتبوو کە لە شاری ئەنتاکیای ئەمڕۆ لە تورکیا کۆمەڵێک لە کتێبخانەیەکەیە کەم کتێبخانەی لە ژێرزەمینی کەنیسەیەکە سەجن کراوە جا ئەگەر ئەو کتێبانەمان دەستکەوێ شتێکی زۆر باشە ئەڵێ خەلیفە وەفتێک گەنێرێ بۆ لای حاکمی ئەنتاکیا کە ئەو کاتە بەرز ڕۆمە بێزانتیەکانەوە بێ ئەڵێ گەر ئێوە کتێب شتێکی لەو بابەتەتان هەیە واتە ئەو شتانەیە بمان بن کابرای حاکم زۆر شارەزانێ لەو مۆزوعە ئەنێرە بە شوێن ڕاهیبێ یا کەسێکە کەنیسە بەڕێوە بە ئەڵێ ئێوە گەر شتێکی لەو بابەتەتان هەیە ئەوە هەیە لەو بابەت ڕجا بەڕاستی ئەوەیانەوێ چونکە ئەگەر ئەم کتێبانە ئێمە قفڵمان لیاون هی سەردەمی یۆنانیەکانن هی حەکیمەکان و فەیلسوفەکانی و کاتن ئەمانە زەڵالەت و کوفرێنن بەسەر خەڵکە هەر کەسێک پێش ئێوە هاتبێ قفڵێکی لیاوە بۆیە حەوت پاشا پێشتووە هاتووە حەوت قفڵی لیاوە جاگەرەوان ئەویانەوێ با لە کۆڵ ئێمە بێتەوە بە زووترین کات بۆیان بنێرە جا ئیبن قفتی ئەڵێ بە چەند بارێک ئەم کتێبانەیە نار بۆ بەغداد يعني چەندین بار ئەم کتێبانە چوونە بەغدادەوە لەوێ سێگاڵە خەلیفە بوو جعفەری مەنسوور هەر خۆی ڕاستەوە خۆش ئیشرافی کرد هەمووی تەرجەمە کرد يعني هەموو تەرجەمەیان کرد متەرجمی خستە سەر کە متەرجمەکانی ئەو کاتە وەکو حونەین بن ئیسحاق وهروەها یعقوب وهروەها چەندین متەرجمی بەناوبانگ هەبوون کە کەوتنە تەرجەمەکردنی ئەو کتێبە خەلیفە بوو جعفەری مەنسوور خۆش کتێبەکانی خوێنەوە و ئەنجا بڵاوی شێکردەوانێک کە تەرجەمە بکرێن ئەمە يعني دەسەڵاتدارانی خەلیفەکانی ئیسلام بەم جۆرە پابن حتا یەکێک لە ئەو کەسانی ترکایانە لە سەردەمی ئەمەیەکانە خالیدی کوڕی یەزیدمانەیە کە ئەمە بە خۆی کوڕی خەلیفەشە کە دیسێرەکەی بۆ خۆیەکە لە عالمەکان کە لە خوێندەگەی ئەسکەندەریەوە دنیایە کشتی تەرجەمەکراوی چیمیاگەری و ئەمانی بۆ هاتووە توانێتی ئەوە بکات بۆیە دەسەڵاتدارانی لە شارستانی ئیسلامیە گرنگی زۆریان بە تەرجەماتی زانستەکانی ترایە یەک خاڵ زۆر گرنگە لێرەیە ئەویش ئەوەیە کە زاناکانی شارستانی ئیسلامی کە شتیان وەرەگێڕا نیانەکرد بە ناوی خۆیانەوە کتێبەکان واتە هەرچەندێک کەوەیان کردایە ئەویان ئەپاراست بۆیە ئەگەر هات و شارستانەتی ئیسلامی نەبووایە بەڕاستی هەرچەندە ئەم شارستانەتانە ژوەرگیران هیچ کاتێک ئێستا ئێمە نەناوی ئەفلاتۆنمان نەزانی نەناوی سوقراتمان نەزانی نەناوی هیچ یەکێ لە فەیلسوفە گەورەکانی سەردەمی یۆنانیمان نەزانی بەڵکو نە ئەرستۆمان چونکە ئەمان هاتن چیان کرد زیندویان کردنەوە نەک زیندویان کردنەوە تەرجەمەی کتێبەکانیان نەکرد ئەگەر شتێکیان بنووسایە شتێک علمێکی تازەیان دایانە پیانەوەت حاشیە واتە ئەم حاشیەشی بۆ نووسینە ئەوە حاشیەکە هی منە نەک دەقە ئەسڵەکە دەقە ئەسڵەکە بە ئەمانەتەوە پارێزرا کە ئەمە ڕاستیە شارستانی ڕۆژاوە زۆر شانازی پێوەکەن کە ئیسلام ئەمانەت پارێزیش و زانستەکەی وەرگرت بەڵام وەکو خۆی ئەوەی هێشتەوە ئەوەی کە خۆی ئیزافەیە کرد ناوێ نا حاشیە بۆی ئەفڵۆتینی محەدەسەش داهات لە سەردەمی ئیسلامیا کە بواری فەلسەفەیان پێشکەوت کە لەو بوارە پێشکەوتن من یەک دەقیقتریش ئەمێ شتێکی ئیزافە بکەم لە خزمەت جەنابتانە ئەویش بنەماکانی شارستانیەتە لە ڕاستیا ولدیوڕان کە کتێبێکی چل و ئەوەندە بەرگی داناوە چوار بنەمای سەرەکی داناوە بۆ شارستانیەت چوار بنەمای سەرەکی لە شارستانی داناوە کە ئاڵێ ئەمانە بنەمان بۆ دروستبوونی هەر شارستانی یەکەمیان بریتیە لە توخمێکی جوگرافیایی ئایا جوگرافیاکە گونجاوە بۆی کە و شارستانەتە دروست بێیان دروست نەبێ دووەم بریتیە لە اقتصاد سێمیان بریتیە لە هونەر چوارەمیشان بریتیە لە سەرکردەیەکی سیاسی کە گرنگی بە من بە من پێم وایە هەر چواری لە شارستانەتی ئیسلامیە کۆبوو بووانێ تەنانەت بواری هونەریش کە زۆر جار خەڵک ئەوترێ شارستانەتی ئیسلامی گرنگی پێنراوە پێچەوانەوە ئەوەی شارستانەتی ئیسلامیدا گرنگی دراوە بە هونەر ڕەنگە لە کەمێک لە شارستانەکانی ترا بەو جۆرە ئاماژەی پێکرابێت وەکو لایەنێکی پێویست ئەگەر بکرێت ڕەنگە لە دواتردا ئاماژەی بۆ بکەین بەڵام لایەنە ڕۆحیەکانی شارستانەتی ئیسلامیش گرنگە یعنی تۆ ئەم شارستانی ئیسلامی هەر
خۆی وا بەرەو پێشەوە نڕۆشتوە وەروە بە بناغێکی گرنگ ناگرێتە پێشەوە ئەگەر ڕۆحی لەگەڵا بەرجەستە نەبێت چکە لە فەلسفەی شارستانیەت وتراوە کە ڕۆح و دەروون ئارامی یەکێکە لە بناغەکانی دروستبوونی شارستانیەت. ئایا شارستانیەتی ئیسلامی لەوروی ڕۆحیەوە ئامادەسازی هەیە بۆ دروستبوونی شارستان ئەو بەها ڕۆحیانە چین کە لە شارستانیەتی ئیسلامیدا هەن دکتۆر حسین؟ ڕاستیە کە دکتۆر حسین ئاماژەیدا بە هەندێک لەو دەقانەی کە بڵین کاریگەریان هەبووە لەسەر بڵین دروستبوونی شارستانیەتی ئیسلامی لە ڕووی ڕۆحیەوە. طبعاً هەر شتێ خوای گەورە ئێمە لە نیظامی معریفی ئیسلامیە ئێمە قورئانمان هەیە سونەمان هەیە کە ئەمە بڵین دوو دەقی مقدەس و پیرۆزن لەلامان هەر لەو دەقانە هەر شتێ فەرمانی پێکرا بێ مسلمانان یەکەم بە تەقدیس وەری ئەگرن دووهەم پابەند دەبن پێوەی. ئەگەر سەیری ئەو دەقانە بکەین زۆر بە جوانی یعنی سەدان دەقمان هەیە کە خەڵک هانەدا لەسەر فێربوون لەسەر تعلیم خەڵکانەدا لەسەر فێرکردن و قەدر و ڕێز بۆ عولەمادا ئەنێ بۆ ئەهلی عیلم بۆ خەڵکی ئەوانەی خۆیان خەریکەکەن بە عیلم و بە زانستەوە یعنی سەدان دەقمان هەیە. ئەم دەقانە طبعاً کاریگەری ڕاستە و خۆیان هەبووە لەسەر دروستبوونی پاشخانی معریفی و علمی لە لای تاکی مسلمان هەر لە کۆنەوە هەتا ئێستاش ینی لە سەدان هەر عائیلەیەک هەر خێزانێک بگری لە شارستانیەتی ئیسلامیە حەزی لێ بووە خۆی یانیکێک لە مناڵەکانی بنێرێتە بەر خوێندن چونکە زانیەتی ئەم هەموو قەدرە هەیە بۆ عیلم ئەم هەموو قەدر و پاشخانە معریفی ڕێز و تەقدیرێ هەیە بۆ عیلم تەنانەت یعنی بڵین خوای گەورە بۆ نمونە کە یەکێک لەو ئاەتانەی کە ئاماژەتان پێدا فەرمێ یەرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات يعني سن بليك برزي أكاتوا بيغمبر صلى الله عليه وسلم فرمي طلب العلم فريضة على كل مسلم وروايتك على كل مسلمة يعني أما فرموديك أكاب فرض بس همو مسلمانك وكفيري زانست بي أما أجر همو أم دقانة سير بكين زور كاريجري هبوا لسر هانداني خلق لروي روحية وبو علم وبو فيربون وبو زانست بويا يعني كومەڵگا ئیسلامیەکان لە سەردەمانی بەتایبەت عەباسیەکان وای لێ هاتووە بۆ بە مەدینەة العیلم وای لێ هاتووە ئەو شارانە بینی ینی بەغا وای لێ هاتووە کە کەسێک ئێستا بۆ نمونە لەم شارانەی ئێمایە کە بەیەکێک گاڵە خانووەکە چەند قاتە و مەعاشەکە چەندە و چی ئەم پرسیارانە ئەکەن یعنی لە ڕیوایەتە تاریخیەکانە بۆمان باس دەکرێت لەو سەردەمانەیە باسکرا ئەرێ کاکە تۆ چ عیلمێکت خوێندووە چەند کتێبت لەبەرە لە چ بوارێکا زۆر شارەزا ینی هەر کەس ینی پرسیاری ڕاستەوخۆ و پرسیاری یەکەمی ژیانی خەڵک لەم بوارانایە بووە ینی علم گەیشتۆتە ئەو دەرەجەیە ئەو زانیاری گەیشتۆتە ئەو دەرەجەیە بەهۆی ئەو پاشخانە ڕۆحیەی کە بڵین بەهۆی دەقەکانەوە خەڵک فێرکراوە بۆیە ئەتوانین بڵین زانایانی مسلمانیش لەناو کۆمەڵگا ئیسلامیەکانەوە بەهۆی ئەو لایەنە ڕۆحیەوە زۆر ڕێز و تەقدیر گیراون جلوبەرگیان جیاواز بووە کە بە شوێنێکا ڕۆیشتون خەڵک تەقدیری کردوون تەوقیری کردوون لەبەریان هەستاون باشاکان یعنی زۆر بە قەدرەوە ڕێزیان ینی خەلیفەکان سەیری عولەمایان کردووە قسەیان مەسموع بووە لە کێشە و نیزاعەکانە سەیرەکەی ڕئیان لەسەرەوە بۆ هەمووی بەهۆی ئەو پاشخانە ڕۆحیەوە بەهۆی ئەو دەقانەکە هەبوو. دەستخۆش بەخوا کاک تۆرسێن ئەو بواری علم و زانستانە چین کە شارستانیەتی ئیسلامی پێشکەشی کردووە ئایا شارستانیەتی ئیسلامی لە بواری باوڵی خوێندن لە بواری علمەکانە لەو بوارانە چ داهێنانێکی هەیە چ پێشکەشکردنێکی هەیە بە کۆمەڵگەی مرۆڤایەتی؟ بەڵێ بێگومان شارستانیەتی ئیسلامی لە زۆر بواری علم و زانست و معریفە ڕۆڵی گەورەی هەبووە و زانایی گەورە و پایەبەرز و پایەداری هەبووە کەوا ئەو عیلمانەیان دایان هێناوە یان پێشیان خستووە پێشکەش بە مرۆڤایەتیان کردووە. پێشەوە ئێمە ئەوە باسکەین من حەزەکەم ئاماژە بە خاڵێ بکەین کەوا ئەو هۆکارانەی کەوا بەهۆیەوە ئیسلام یان مسلمانان علم و زانست و زانیاریان پێ بڵاو کردوێتەوانێ لە جیهانە سێشت سێ هۆسیلە سێ هۆکار بەکار هاتووە بۆ بڵاوکردنەوە علم و زانست یەکێک المەدارس والمعاهد والجامعات دوم المكتبات سيم مراكز ثقافية أخرى. جنابي كاك دكتور حسين آماجي بمدارس كرد مدارس ابتدائي وكتاتيب وأمانة من حزكم آماجي بكم وكل لسرچاو مجوية كان كوا باسكات مدارس الجورة كان كلا آستي جامعات أبون كلا آستي جامعاتي استابون بلكو لواجه بيشكوتو تريج بوبن
کە کۆمەڵێ مەداریسی زۆر مەداریسی گەورەی مەداریسی دیراساتی عولیای گەورە لە ناو وڵاتی ئیسلامیە هەبووە. لەوانە مەداریسی نظامیە کەوا معلومی جەنابتانە کە لە بەغا دامەزرێنرا ساڵی 470 هیجری بەرامبەر بە 1976 زاینی کەوا ئەم مەدرسەیە نظام الملک داهێنا وەزیری سوڵتانی سەلجوقی بوو ئیمەلیکشا. ئیمامی غەزالی یەکێک بوو لە مدەریسەکانی مەداریسی نظامیە کەوا لە بەغا بۆ ماوەی 4 ساڵ دەرسی تیاوتۆ دەوانێ و لە ئیحیا علومدینەکەیشە باس لەو 4 ساڵەیە کات و کە تایە لە چۆنچۆنی دەرسی و تۆتەوانێ و خزمەتی خوێنکار و تەلەبەکانی کردووە. لە دوای ماوەیەکی تر لە دامەزراندنی مەدرسەی نظامیەی بەغا مەدرسەی مستەنسیریە دروستکرا کە خەلیفە مستەنسیر بیلای عەباسی ساڵی 640 هیجری بەرامبەر بە 1242 زاینی دامەزران. دوای دامەزراندنی مەدرسەی مستەنسیریەکە تەبەن هەتا ئێستایش مەدرسەی مستەنسیریە شوێنەوارەکەی و جێگەکەی وەکو مەتحەفێک ماوە لە بەغا کەوا خەڵک ئەچێت ئەیبینێت. دوای ئەمە مەدارسی نظامی لەگەڵ مەدرسەی مستەنسیریا دەمجکرا لە هەر لە سەرەتای دامەزراندنی مەدرسەی مستەنسیریەوانە. تەبەن ئێستا جامعی مستەنسیریەش هەیە کەوا هەر لە بەغایە بەڵام لە شوێنەکەی مەدرسەی مستەنسیریانە. لە هەندێ مەدارسی تری بەناوبانگ لە جیهانی ئیسلامیە لەو کاتە کە زۆر بەناوبانگ بوون مەدرسەی ڕەشیدیە، مەدرسەی ئەمینیە، تەرخانیە، خانوونیە، شەریفیە لە سووریا، ناسریە و سەلاحیە لە میسر. طبیعەتی ئەم مەدارسانە طبعا ئەمانە هەمووی مەدارسی عولیا لە ئاستی جامیعاتی ئێستا و بگرە پێشکەوتوتریشا بووە. نەفسی منهج و بەرنامەی مەدارسی نظامیەی کەوا تیا پەیڕەو کراوە بە شێوازێک تەنها لە بەغا 30 مەدرسە هەبووە، لە دیمەشقا 20 هەبووە، لە قاهیرا 30 هەبووە، لە مووسڵ 6 هەبووە. بە شێوەیە کەوا شارێک نەبووە لە شارەکانی جیهانی ئیسلامی ئەو کاتە مەدرسەیەک دوان زیان تا 20 و تاسی تیا نەکرابێتەوانێت. إضافة يعني كجي شانازية بو إيمي ملتي كرد صلاح الدين أيوبي إيكيك لمؤسسين أو مدارس مدارس صلاحية وناصرية يعني لمصر سردان كتاب خاني دروس كردوا لمصر ولعراق ولشام أمانة توانيتي أم كتاب خانانا هموي والي بكا بو خوان بجين وقفي بو ترتيب كردوا. جنابي دكتور إضافة بو أمي جنابش حتى إستايش لمصر وەقفی زۆر هەیە سەردەمی سەلاحەدینی ئەیوبی وەقفی کردووە بۆ خوێنکارە کوردەکان بە تایبەت بە ناوی کوردەوە بۆ خوێنکارە کوردەکان کە بێن لە مەدرسەی سەلاحیە و لە مەدرسەی ناسریە هینکە دەرسیان خوێندووە لە میسرا. یعنی زانکۆی ئەسەر قسە ڕەفەرمی ڕەواقی کورمانەیە یەکێ لە ڕەواقەکان ڕەواقی کوردی پێڵەن یان ڕەواق لە کرادی پێڵەن کە بەشێکی هەرە زۆری ئەو ڕەواقە تایبەتە بە خوێنکارە کوردەکان هەموو سەردەمەکانە چون بێگومان هەتا ئێستش ماوە یعنی تا ئێستش ماوە ئەو شتانەکەوە بۆ خوێنکاری کورد تەخسیس کراوە لە سەردەمی سەلاحەدینی ئەیوبیا. من یەک شتی کەس ئیزافەتەن بۆ قسەکانی جەناب بەڕێزانتان یعنی جۆرەکانی خوێندنمان ئێمە لە شارەسایەتی ئیسلامیدا حتەنانەت لە هەموو گوند و ناوچەکانیش خوێندنگە هەبوون. یعنی ئێستا ئێمە گەر سەری ئەو مەخطوطانە بکەین کە بۆمان بەجێماون بەتایبەتی لە دوای سەردەمی عەباسەکانی شەوانێت کە هەندێک مەخطوطاتی گرنگن لە عالەمی ئیسلامیا کە سەیرەکەین یعنی سەرەکەی ئەو زانایە کە هاتووە نسخی مەخطوطەکەی کردووە ئەفەرمێوە تەمە نسخ هذه المخطوطة في مدرسة قرية فلان يعني سيركين بهزاران أو معنى زاناي جورا الدكتور إمام عبد السلام رؤوف ما مستيمن أو بياوا زوجتي جواني دوزي ولا كتابة كان يدوزيوتي وكلا دار المخطوطات العراقية يشكروا أيوه هندسة المصرماوة ثم أمزان كويانة تشين كلم كورة جنداني كردستان هن كيسة كورة جندية كذا كذا هموي زانكوبا وشوين جا أبويا كتابة شدانا بناوي مراكز الثقافية المغمورة في كردستان يعني سيركين لم كتابة بوردي زورنا وندي هنا وكإنسان مراسي سري صورة منه كلام جندانا خوێندنگەی ئەوەندە گەورە هەبوو شوێنی ئەوەی گەورە بووە کە کوردستانی لانکەیشی گرنگی شارستانیەت بووە. جگەلەوە ئێمە زۆر زانستی تر هەیە کە گرنگی پێدراوە لە شارستانیەتی ئیسلامیدا لەوانە زانستی پزیشکی بەڕاستی زانستی پزیشکی لە ئاسیاکا بووە کە ئێستا لە زانکۆکانی دنیادا شانازی پێوەکرێ. زانکۆی سۆربۆن ئێستا شوێنیان هەیە بەناوی ئەبین زەکەریا رازیەوە. ئەبی زەکەریا رازی مەخطوطەیەکم لایە بەڕاستی هیچیشم لەسەر کرد کتێبێکە بەناوی منافع الفواكه
ئەبوو زەکریا ڕازی کە هەر خەرکی ئەم مەنتیقەیەشە لەم مەنتیقانی خۆشمانە ژیاوە لە ساڵی 324 کۆچی دوایی کردو ئەم پیاوە لەم کتێبەیە نامیلکەیەکە بەس دەستخەتێکە دەستنووسێکە ئاماژە بووەکە کە سوودی میوەکان چیە بۆ ئینسان بۆ نمونە لە بواری پێشکەوتنی میکانیکا یعنی لە بواری میکانیکا سەرەکەی پێشکەوتنی ئەجگار گەورەمانەیە بۆ نمونە میرێکی کورد کە سەر بە بنەماڵی ئەیوبیەکانیش بوو مەلیک کاملی ئەیوبی ڕۆبۆتێکی دروست کردووە کە خەڵک ئێستاش لا یەزال بە عەجایبەوە سەیرەکرێت کە ئەڵێ ئەم ڕۆبۆتە لە کاتی بانگەکانە ئینسانێک هاتووە دەرەوە بانگیاوە لە کاتی شەوا قسەی کردو کە ئەمە بەرەو پێشەوە چووە بە شێوەیەکی گشتی ئێمە توانین بڵێن شارستانیەتی ئیسلامی بە هەموو بنەما ڕۆحیەکانیەوە بە هەموو بنەما مادیەکانیەوە کە هەیەی یەکێکە لە هەرە پێشکەوتوترین شارستانیەتەکان کە ئێستش لا یەزال هەموو دنیا شانازی بە شارستانیەتی ئیسلامیەوە کە بەڵام کاتەکەمان کەمە کە لەسەر هەموو ئەو بوارانە قسە بکەین کە لە شارستانیەتی ئیسلامیدا لە ڕاستیدا باس کراون و هەن و بنەماکانێکرێتەوە ئەخی قسە حەزەکەم هەر یەکێک لەم بەڕێزانە و بە بەندەشەوانێ ئاماژەیەک بۆ ئەوە بکەین کە ئایا شارستانیەتی ئیسلامی چی پێشکەش کردووە ینی ئایا شارستانیەتی ئیسلامی لە حاڵی حاضردا چی پێشکەش کردەوە چه کاریگەریەکی هەبووە لەسەر شارستانیەتەکانی دیر کە لەناو کۆمەلگاداون کاک تو حسێن گەجەنابتەوە وڵام من ئەو بابەتە بەجێڵم بۆ ئێوە بەس من دوو شت مابوو پێم خۆش بوو تەواوی کەم یەکێک لەوانە وەزعی مامۆستا لەو قوتابخانەیە کە زۆر ئێستا باسی مامۆستایە لە ڕاستیە وەزعی مامۆستا لەو قوتابخانەیانە زۆر جێگەی قەدر و ڕێز بووە مەعاشی تایبەتیان هەبووە لەو پارە وەقفەی کە هەبووە لەو قوتابخانانەیە و ڕێز زۆریان گیراوە معیدیان هەبووە لەگەڵیان هەبووت دوو کەسیان لەگەڵا بۆ وەکو معید کەسێکیشان لەگەڵا بۆ وەکو واعظ دائیمە لە خزمەتیان نابوون ئەمە ئەو خاڵێک تر کە من پێم خۆشە لە کۆتایی ئاماژەی پێ بکەم ئەوەیە کە ئەگەر جیهانی ئیسلامی سیر بکەین یعنی جیهانی ئێستا سیر بکەین وەکو جەنابەت فەرمووت چی خزمەتێکیان پێشکەش کردووە ئەگەر جیهان سیر بکەین حەزارەتی ئیسلامی لێ دەربێنین ینی تاریخی ئیسلامی حەزارەتی ئیسلامی لێ دەربێنە ئەنجا بۆ دەرەکەوێت چی پێشکەش بە مرۆڤایەتی کردووە بڕوا بکەن جیهان ئەگەر ئەو حەزارەتی ئیسلامی لێ دەربێنی بێ کتێب ئەمێنێتەوە و بێ سەقافەت و ڕۆشنبیری و تەنانەت حتا بێ بەشێک لە ڕەوشت و لە ینی کولتور و ئەمانە ئەمێنێتەوە جیهانێکی بێ زانست و لێکۆڵینەوە ئەمێنێتەوە حتا جیهانێکی بێ تلسکۆب و بێ ئیعلام و بێ ئەوانە چونکە ئەمانە هەمووی نەواتەکانی زانە ئیسلامیەکان بەرهەمیان دەست خۆش بێخوا کاک تو حسێن جەنابەت لەو بوارە دو قسە دەگەر وڵای شت زۆر ماوە تەبان باسی لێ بکەین ئێمە باس لە تۆزێک باسی مەدارسە عولیاکانمان کرد باسی مەکتەباتمان نەکرد باسی لەبەر ئەوە مادەم کاتەوا بووە تەنها من کۆتایی قسەکانم بەمە ئەهێنم ئەوەندە ئەڵێم کاتێکەوە هۆلاکۆ هێریشی هێنایە سەر بەغا ئەو کتێبانەی کە خستنی ڕووباری دیجلەوە ڕەنگی ئاوی دیجلەی ڕەش کرد ئەمەندە زۆر بوو ئاوی دیجلە ڕەنگی ڕەش بوو لە ئەندەلوس 6 مانگ حەمامە گشتیەکانی ئەندەلوس ناسرا بووی کە حەمامی زۆری هەبوو 6 مانگ حەمامە گشتیەکان بە کتێب گەرمەکرا ئەمەندە کتێب لە مەکتەباتی ئیسلامیە هەبوو کە کتێبەکانش هەمووی دەستنووس بوو وەکو ئێستا نەبوو مەطبعە لە یەک نوسخە لە یەک کتێب هەزاران نوسخەی هەبێ هەموو کتێبەی نوسخەی دوانی هەبووە بەم شێوازانە کتێبی ئیسلامی لەناو برا بەسەر دەستی وڵاکۆ بەڵام ئیسلامیش کە چووە ناوچەکانەوە ئەوەی کە ئەفەوتا لەژێر دەستی خۆیانە ڕزگاری کرد و زیندوو کردەوانە جارێکی کە بۆیە ئەمڕۆیش کە خەڵکی ئەبینی تەماشای ئیسلام و شارستانی ئیسلام بە چاوی ئەمڕۆوەکە کە موسڵمانان چۆن دواکەوتووە بەڵام من بە شعرێکی ئەحمەد شەوقی وەڵامی ئەو بەڕێزانە ئەیەمەوە کە ئەڵێ يقولون في الإسلام ظلما وإنه يصد ذويه عن طريق التقدم وإن كان ذا حقا فكيف تقدمت أوائله في عهدي المتقدم وإن كان ذنب المسلم اليوم جهله فماذا على الإسلام من ذنب المسلم هل العلم في الإسلام إلا فريضة وهل أمة سادت بغير التعلم بظلم كان لإسلام الان إسلام خلقي دعاخات نال خلق بيشكوي آية علم لإسلام فرض نية أي أمتي جيه ببي علم بيشكوتي به أي أجر إسلام رجل لا بيشكوتني خلق أي صدقاني بيشوتري أوائلكي بيشينكاني إما تون بيشكوتن أجر إسلام رجل فعلا يعني برسالة أجر إسلام رجل لا بيشكوتن چۆن پێشینەکانی ئێمە پێشکەوتن بەو شێوەیە کە پێشی هەموو ئەوروپا و غەربیانی ئایوانێ بوون بە مامۆستا بۆ ئەوان ئەگەر ئایا هیچ ئومەتێکی ژێ بەبێ علم پێشکەوێ علمیش لە ئیسلامە فەرزە ئەگەر تاوانی ئەمڕۆی مسلمان جەهلیەتی ئەمڕۆ مسلمان جاهیلە ئیسلام تاوانەکەی بۆ هەڵگرێ ئیسلام هیچ تاوانی مسلمان هەڵناگرێ مسلمان جاهیلە ئیسلام یەکەم ئاەت لە قورئانە فەرمێ ئیقرا دەی ئومەتی ئیسلامی ناخوێنێتەوە
کە ئەمری خوای ئەڵێ ئیقرا بخوێنە دەی ئومەتی ئیسلامی ناخوێنێتەوە کە ناخوێنێتەوە ئومەتی ئیسلامی ئەمڕۆ مەبەسمە کە ناخوێنێتەوە دواکەوتووە تاوانی ئیسلام بەڵێ دەست خۆش بێ بێگومان زانەکانی ڕۆژ ئاواش هەموویان لە ئێستادا جەخت لەواکەنەوە ناشی شارنەوە کە شارەسەنگی ئیسلامی چ کاریگەریشی هەبوو لەسەر ڕۆژ ئاوە چۆن بۆتە هۆی بناغەیەک بۆ دروستبوونی ئەم شارەسانەتی ئەمڕۆکە هەیە یەکێک لەوانە زەگریت خۆنکەیە کە لە کتێبی شەمس الله تەصع على الغرب کە خۆری خودایی چۆن بەسەر ڕۆژ ئاوادا هەڵی کرد باز لە ئاماژە بۆەوە دەکات کەەوە شارەسانەتی ئیسلامی نەبووایە هیچ کاتێک شارەسانەتی ڕۆژ ئاوا لە ڕاستیدا بوونی نابوو شارەسانەتی ڕۆژ ئاوا بناغەکەی شارەسانەتی ئیسلامی و شارەسانەتی ئیسلامی هێندەی بەسەکە توانی هەم شارەسانەتی پێشووی خۆی کە شارەسانەتی یۆنانی و شارەسانەتی ئێرانی ناتوانێت شارەسانەتی ئێرانی پارێز ئێرانەکان بوونە مسلمان بەڵام توانین بڵێم هەر شارەسانەتی پێش خۆشی و شارەسانەتی دوای خۆشی درێژە پێدا و هەڵقەیەکی وەسڵی زۆر گرنگە کە توانی ئەو شارەسانەتە بەرەو پێشەوە بەرێم لە ڕاستیدا زۆر شتما وەکو پێشتیش باسمان کرد کە ئاماژەی پێ بکەین ڕەنگە بە هێندە بتوانین کە کۆتایی پێبێنین سێ پسپۆر هەرۆنگی تیاابێ قسە بکە لە کۆتاییدا زۆر سپاس بۆ سنتەری زەهاوی کە پێشنیازی ئێمەی کرد واروها لەم بەرنمەیە بەشدار بین و گفتوگۆ بکەین لەسەر بابەتێکی گرنگ و وەکو بوارێکی فکری واروها زۆر سپاس بۆ بەڕێزان کەناڵی ئەسمانی پەیامیش کە ئەرکی ئەم بەرنمەیان گرتە بەر و تۆماریان کرد زۆر سپاس.